کورتەمێژوویەکی ئەوەڵی مانگی مەی. بورژوازی هیچ کات نەیتوانیوە ئەو ڕۆژە پڕ لە خەبات و بەرخۆدانە واتە 1 مەی لە بیر و زەینی پرۆلیتاریا و جەماوەری ژێردەستە و چەوساوەی سەرانسەری جیهان بسرێتەوە، بەڵام بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدا بووە کە لە ناوەڕۆکی خۆی بەتاڵی بکات و تەنیا وەکو ڕۆژێکی مێژووی و ئاسایی وێنای بکات. لێکدانەوەی ئێکۆنۆمیستەکان و ڕۆیزۆنیستەکانیش سەبارەت بە ئەوەڵی مانگی مەی و خەباتی کرێکارانی شیکاگۆ هەر لە خزمەت ئەو بیرۆکەیەدا بووە. ئەوان بە بەردەوامی هەوڵ دەدەن کە ناوەڕۆک ئامانج و ڕەوتی شۆڕشگێڕانەی جەماوەری کرێکاران و ڕێبەرانی ئەو بزوتنەوە کرێکاریەی کە ئەوەڵی مانگی مەیان ئەفراند بخەنە ژێر سەیتەرەی خۆیان و بە شێوەیەکی دیار و بەرچاو سەبارەت بەو ڕاستیەی کە ڕێبەرانی ئەو بزوتنەوە کرێکاریە لە هەوڵی خۆ ئامادەکردندا بوون بۆ دەستبردن بۆ خەباتی چەکدارانە لە دژی سیستمی زاڵ و دام و دەستگای سەرکوتگەری دەوڵەت بێدەنگی لێ بکەن. بە پێچەوانە پیشاندانی ئەوەڵی مانگی مەی لەلایەن ئەوانەوە خۆڕاگری و ورە و بەرخۆدانی پرۆلیتاریای خەباتگێڕ کە زۆر جاران بە شێوەی چەکدارانەش بوو جێگەی خۆی داوە بە بێدەسەڵاتی و سەرکزی. بەو پێیە بە پێویستی دەزانین کە لەو ڕۆژە سوورەی ئەنتەرناسیۆنالیزمی پرۆلیتەری وێنەیەکی جیاواز لە ئەوەڵی مانگی مەی، وێنەی ڕاستەقینەی ئەوەڵی مانگی مەی بۆ کرێکارانی خەباتگێڕ و سەرجەم خوازیارانی ڕزگاری لە چنگستەم و چەوسانەوە دەربخین. با لە ساڵی 1871ەوە دەست پێ بکەین. لەو ساڵەدا کۆمۆنی پاریس فەڕەنسا و سەرجەمی ئوروپای هەژاند. کرێکاران و زەحمەتکێشانی پاریس ورەی ئەویان وەبەرخۆنا کە کۆمەڵگا لە ڕێگەی بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی بە ئاقارێکی نێدا و لە پێناو لەناوبردنی کۆمەڵگای چینایەتی ڕێنوێنی بکەن. چینە دەسەڵاتدارەکانی ئوروپا بە شێوەیەکی کاتی دەستبەرداری ناکۆکیە ناوخۆییەکانیان بوون و پێکەوە هێرشیان کردە سەر بزوتنەوەی کرێکاری. ئەوان زۆر بێ بەزەییانە مەتەڕیزی کۆمۆناردەکانیان تۆپباران کرد. کرێکارانی قەرەمانی پاریس دەستگیر کران و زۆر کەسیان هەر لەسەر شەقامەکان تیرباران کرد بۆ ئەوەی سیستمی ستەم و چەوسانەوە درێژە بە ژیان و دەسەڵاتی ڕەشی خۆی بدات. لە ساڵی 1878دا دەوڵەتی پرۆس یاسا و ڕێسایەکی دژی سۆسیالیستی پەسەند کرد و حیزبی شۆڕشگێڕی چینی کرێکاری بە نایاسایی لە قەڵەمدا. لا ئینگلستان سیستمی دواکەوتووی دەسەڵاتدار پیلانێکی دیکەی لە دژی شۆڕشی پرۆلیتاریا بەکارهێنا. لەوێدا بەشێکی بەرچاو لە چینی کرێکار بە بەرتیلی سەرچاوەگرت و لە قازانجی وڵاتە داگیرکراوەکان پشتیوانیان لە هەروە مانەوەی هەلومەرجەکە کرد. وا دیار بوو کە بڵێسەکانی گڕی کۆمۆنی پاریس کوژاونەتەوە، بەڵام لە ناکاو گرمەی تازەی شەڕی چینایەتی بێدەنگیەکەی شکاند. ئەمجاریان لە قوشبنێکی دوورەوە پەرێز و چاوەڕوان نەکراو لە ئامریکای باکوور لە شیکاگۆ لە ناوچەیەکدا کە جیهانی نوێ تا ئەو کات هەر ناویشی نەبیست بوو شۆڕشێکی جیهانی خەریک بوو لە شوێنێکی دیکە و لە قاڕەیەکی دیکە بۆ سەلماندنی خۆی ڕاپەڕینێکی تر دەست پێ بکات. گەڕەکی هیمارکت پڕبوو لە کرێکارانی کۆچبەری ئاڵمانی، هۆلەندی، لەهستانی و ڕۆمانیایی و کرێکارانی شوێنەکانی تری جیهان کە وشیاری چینایەتی لەلایەن کرێکارانی ئاڵمانیەوە چوو بووە نێو ئەو کرێکارانەوە. ساڵێک دوای کۆمۆنی پاریس لە زستانی ساڵی 1872 بە هەزاران کەس بەهۆی ئاگرکەوتنەوەیەکی گەورە و بەرین لە شیکاگۆ بێماڵ و حاڵ و بێکار بوون. بە هەزاران کەس بۆ بەهانە هاتنیانەوە دەستیاندایە خۆپیشاندان. ئەو ئاڵا نووسراوانەی کە بەدەست زۆربەی ئەوانەوە دەبیندران لەسەریان نووسرا بوو یان خوێن یان نان. لە ساڵی 1877 مانگرتنێکی گەورە لەلایەن کرێکارانی ڕێگەی ئاسنەوە وەڕێخرا. ئەو مانگرتنە خێرا لە نێو سەرجەم کرێکارانی بەشی ڕێگەی ئاسنی ئامریکادا تەشەنەی سەند. زۆربەی کەسانی ڕادیکاڵ کە لە ڕیزی پێشەوە و لە ڕێبەرایەتی ئەو مانگرتنەدا بوون کەسانی ئاڵمانی بوون کە پێشووتر لەگەڵ مارکس
و ئەنگلس پەیوەندیان هەبوو. ئالبێرت پارسۆن یەکێک لەوانە بوو کە پێشینەی ئەزموونی دوو بزوتنەوەی لە پشت بوو، بزوتنەوەی ئوروپا و بزوتنەوەی دژی کۆیلەداری لە ئەمریکا. ناوبراو بۆ خۆشی هەر لە ئەمریکا چاوی بەژین پشکەوت بوو. مانگرتنە گەورەکانی ساڵی 1877 سەرنجام لە ڕێگای سەرکوتی پۆلیسەوە بەریان پێگیرە. ماوەیەک دواتر شەڕی نێوخۆیی لە ئەمریکا بە سەرکەوتنی کۆماری خوازان کۆتایی پێهات. لە ماوەیەکی کورتی دوای ئەو شەڕە شەڕ لەگەڵ سوورپێستەکانیش تەواو بوو. زۆری پێنەچوو ئەو کۆیلانەی کە تازە ئازاد کرابوون لە هەلومەرجێکی نیوە فێئۆداڵیدا دەست بەکار بوونەوە. بێکاری پەرەیسەند بوو. میکانیزمە بوونی ئامرازەکانی کشت و کاڵ گۆڕانکاریەکی مێژوویی لە ئەمریکادا پێکهێنا. پرۆلتەرەکان ئەو جارە لە جیاتی خەون و خەیاڵی ئەمریکایی خەون و خەیاڵی پرۆلیتریان بە زمانی سیاسی دەردەبڕی. لە ساڵی 1870دا هەردووک چینە دژبەیەکەکان دەیانزانی کە شەڕێکی دیکە لە گۆڕێدایە. بورژواکان لەوە دەترسان کە لە ئەمریکاش هەروەکو پاریس کۆمۆن سەر هەڵبدات. هەر بۆیە دەسەڵاتداران خۆیان بۆ سەرکۆت ئامادە دەکرد. کرێکارانیش هەم لە بواری سیاسی و هەم لە بواری سەربازیشەوە خەریکی خۆ ئامادەکردن بوون. کۆڕ و کۆمەڵە نهێنیەکان و ڕێکخراوەکان بە شێوەیەکی باشتر بەڕێوە دەبران. لەو سەردەمەدا ڕێکخراوەکان بە تەواوی یاسایی نەبوون و کۆڕ و کۆبوونەوەکانیش بە شاراوایی بەڕێوە دەچوو. پۆلیسیش لە هەموو دەرفەتێکدا ڕێبەرە کرێکاریەکانیان دەگرتن و دایاندانە بەر لێدان و پێدادان. ئەو ڕۆژانە مانگرتن بە مانای تێکهەڵچوون لەگەڵ هێزی دەسەڵاتدار بوو. لەوەها بارودۆخێکدا شاری شیکاگۆ بووە شوێنی سەرهەڵدانی بەرامبەرکەیەکی دژوار. ئەو بەرامبەرکەیەی کە کرێکارانی خەباتگێر لەلایەن ناوەندی ڕێبەری ڕێکخراوی ناوەندی کرێکاریەوە ڕێنێنیان دەکرد. لە ساڵی 1875دا ئەو ڕێکخراوەیە بڕیارنامەیەکی پەسەند کرد. لە بەشێک لەو بڕیارنامەیەدا هاتبوو: ئێمە داوا لە چینی کرێکار دەکەین کە خێرا خۆیان چەکدار بکەن. تەنیا بە ئامرازی زاڵ بوون بەسەر چەوسێنراندا دەکرێت لە بەرامبەریاندا ڕاوەستین. ئەو بڕیارنامەیە تەنیا لە ئاستی قسە و نووسراوەدا نەمایەوە. زۆری پێنەچوو کە بەدەیان یەکەی میلیشیای کرێکاری پێکهاتن. کاتێک بورژوازی هەستی بە ڕووداوەکە کرد، ئەوانی بە کەسانی بشێ و ئاژاوەگێڕ ناوزەت کرد. کەسێکی بورژوا لە یەکێک لە ڕۆژنامە پڕ تیراژەکاندا نووسی: کەسانی سەر بە چینی خوارەوە کە خەڵکی مەجارستان، ئاڵمان و شوێنەکانی دیکەن، کۆڕ و کۆبوونەوەی نەهێنی وەڕێدەخەن. ئەوانە دەستە و تاقمی چکۆلایان ڕێخستووە و خۆیان بە سۆسیالیست دەزانن. لە نێوان ئەم کرێکارانەدا هەم نێهیلیستەکانی ڕووسیەی تێدان و هەم کۆمونیستەکانی فەڕەنسەی. ڕەنگی ئاڵاکەشیان سوورە. بەم جۆرە ڕیزی ئەو بزوتنەوەی کە لە دوای سەرکوتی ساڵی 1877 دیسانەوە سەری هەڵدایەوە لە چوارچێوەی بیرۆکەی بەدەستەوەگرتنی دەسەڵاتدار پەرەیسەند. لە هەمان کادا ویستێکی دیاریکراو بوو باسی سەرەکی داخوازیەکانی کرێکاران و ئەویش داخوازی 8 سەعات کار لە ڕۆژدا بوو. لە ساڵی 1884 یەکێک لە چەند بەشی سەراسەری ڕێکخراوەکان بانگەوازی ڕۆژی خەباتی ڕاگەیاند. ئەو ڕێکخراوەیە ناوی فدراسیۆنی پیشە ڕێکخراوەکان و ڕێکخراوی کرێکاران بوو. ئەو بانگەوازە لەگەڵ پێشوازیەکی بەرچاو بەرەوڕووبەوە و بزوتنەوەیەکی گەورە وەڕێکەوت. بۆ وێنە ژمارەی ئەندامانی ڕێکخراوی ئەنجومەنی کار لە ماوەی ساڵێکدا لە 100,000 کەسەوە لە هاوینی ساڵی 1886دا گەیشتە 700,000 کەس. لە ساڵی 1885 ئەو ڕاگەیاندنەی خوارەوە لە نێو ڕیزی پرۆلیتاریای ئەمریکادا دەستا و دەست دەگەڕا. ئەو ڕاگەیاندنە داوای لە چینی کرێکاری ئەمریکا دەکرد کە لە ڕۆژی ئەووەڵی مانگی مەی 1886دا دەست بەکار بن. ڕۆژی ڕاپەڕینە، نەبێ دەنگی. ڕۆژێکە کە قسە نابێ قسەی بێناوەڕۆکی وتەبێژانی ئەو دامەزراوە نەبێت کە چینی کرێکاریان یەخسیر کردووە. ئەو ڕۆژە دەبێ ڕۆژێک بێت بۆ ئەوەی چینی کرێکار
یاساکانی خۆی ڕابگەێنێت و دەسەڵاتەکەی لە پێناو بەکردەوە دەرهێنانی ئەو یاسا و ڕێسایانە دەکارکات. ئەو یاسانەی کە بە تەواوەتی بە پێچەوانەی خواست و ویستی زۆرداران و دەسەڵاتدارانە. ڕۆژێکە کە هێزی بەرینی زەحمەتکێشان لە بەرامبەر دەسەڵاتێکدا کە ئەمڕۆکە بەسەر چارەنووسی مرۆڤایەتیدا دەسەڵاتدارێتی دەکات، ڕیزی لێک پێک هەڵکراوی خۆی ڕادەگەیەنێت. ڕۆژێکە کە تام و چێژی 8 سەعات کار، 8 سەعات پشودان و 8 سەعاتیش بۆ هەر کارێکی دیکەی کە حەزمان لێبێت هەست پێ دەکرێت. ساڵی 1886 ساڵێکی شێتانە بوو. مانگرتنەکان هەموو شوێنێکیان داگرت. هەروەک مێژوونووسانیش دانیان پێداناوە 2 مانگ بەر لە ئەوەڵی مانگی مێوە خەڵکی زۆر جاران واگۆنە پڕ لە چەک و چۆڵەکانیان بە چاوانی خۆیان دەبینی. زۆر کەس پێشبینی دووپاتبوونەوەی کۆمۆنی پاریسیان دەکرد. لەوەها هەلومەرجێکدا بوو کە شیکاگۆ لە ئەوەڵی مانگی مەی ساڵی 1886 نزیک دەبەوە. لە 19 مارسی ساڵی 1886 بڵاوکراوەی کرێکار کە لە ئامریکا و بە زمانی ئاڵمانی دەرچوو نووسی: ئەگەر ئێمە هەرچی خێراتر خۆمان بۆ ڕاپەڕینێکی خوێناوی ئامادە نەکەین، بێجگە لە هەژاری و کۆیلەتی هیچ شتێک وەکو میرات بۆ منداڵەکانمان لە دوای خۆمان بەجێ نایەڵین. کەوابوو خۆتان بۆ ڕاپەڕین تیار بکەن. بەر لە ڕۆژی دیاریکراو بۆ خەباتێکی سەرتاسەری هەموو حەوتویەک بە دروشمەکانی بژی شۆڕشی سوسیالیستی بڕوخێ تەخت و بارگا و خەزێنە، کرێکاران چەکدار بن، ڕێپێوان لە شەقامەکاندا مەوجی دەخوارد. کەسانی ناڕازی شەوانە مەشخەڵ بەدەست شەقامەکانیان دەپێوا و یەکدەنگ دەیانگوت: بە ملیۆن مرۆڤی زەحمەتکێش ڕادەپەڕن، چاویان لێ بکەن هاتوونەتە سەر شەقامەکان. زۆرداران دەلەرزن چونکە هەز دەکەن ئیتر دەسەڵاتیان نامێنێت. ڕێک شەوێک بەر لە ڕووداوی ئەوەڵی مانگی مەی ڕۆژنامەی کرێکار نووسی: بەورەوە بەرەو پێش. ململانێکە دەستی پێکردووە. خێڵی کۆیلەکانی کرێگرتە بێکارن. سەرمایەداریش دەست و پەنجە تەماکارەکانی خۆی لە پشتەوەی ئەو سیستمەدا حەشارداوە. کرێکاران، دروشمی ئێمە دەبێ ئەوە بێت کە سازان و ڕێککەوتن قەدەغەیە. مانگی مەی دەستی پێکردووە. ئەوە بۆ ماوەی 20 ساڵە کە سەرمایەداران بەڵێنی 8 سەعات کارمان پێدەدەن، بەڵام هەمیشە ئەو داخوازیە پێشێل دەکەن. هەر لەو ژمارەی ڕۆژنامەی کرێکار ئاگاداریەکی گرنگیش بەم چەشنەی خوارەوە ڕاگەیاندرا بوو. بە گوێرەی هەواڵێک کە بەدەستمان گەیشتووە، یەکێک لە هاوڕێیان لە کاتی دەستگیریدا لیستێکی دوور و درێژی ئەندامانی پێبووە و سەرجەمی ئەو هاوڕێیانش دەستگیر کراون. هەر بۆیە لیستی ئەندامێتیەکان و دەفتەری یادداشتەکانتان لە گیرفانەکانتان دەربێنن. چەکەکانتان خاوێن بکەنەوە. ئەمبارەکانی چەک و چۆڵ و تەقەمەنیەکانتان کامڵ بکەن. بکوژانی بەکرێگیراوی سەرمایەداران، پۆلیس و گاردەکەی ئامادەی جینایەتن. هیچ کرێکارێ نابێ بەدەستی بەتاڵەوە لە ماڵ بێتە دەرێ. لە بەرامبەر ئەو ئاگاداریە شۆڕشگێڕانەیەدا، چینی دەسەڵاتداریش خۆی ئامادە دەکرد و ئامانجی سەرەکی هێرشەکانی چینی دەسەڵاتدار ڕێبەرایەتی کرێکاران بوو. سەر لە بەیانی ئەوەڵی مانگی مەی 1886 یەکێک لە ڕۆژنامەکانی شیکاگۆ راپۆرتێکی بەم چەشنە بڵاو کردەوە: هیچ دوو کەڵێک لە دوو کەڵکێشی کارخانەکانەوە بەرز نابێتەوە. هەموو شتێک ڕەنگی ڕۆژی پشووی لێنیشتووە. ڕۆژنامەی فیلادلفیا تریبون نووسی: دەڵێی هۆڵەپەزەی نێونەتەوەیی بە کرێکارانیەوە داوە. سەمای مەرگ هەمووی ئەوانی داگرتووە. لا دیترۆیت 1100 کرێکار بۆ ماوەی 8 سەعات ڕێپێوانیان کرد. لا نیویۆرک 25,000 کەس لا برادووی بەرەو گۆڕەپانی یەکگرتن ڕێپێوانیان کرد. لە هەمان کاتدا 40,000 کرێکاری نیویۆرکی لە حاڵی مانگرتندا بوون. لا سینسیناتی کرێکارێک ئاوا دەستپێکی ڕێپێوانەکە وەسف دەکات: خۆپیشاندەران تەنیا ئاڵای سووریان بەدەستەوە بوو، تەنیا سرودێکیش کە وێردی سەرزمانیان بوو، سرودی ئاربایتر واتە کرێکاران و مارسەیز بوو. یەک هەنگ لە کرێکاران بە 400 چەکی سپرینگفیلد لە ڕیزی یەکەمی خۆپیشاندەراندا بوون. لە لوئیڤیل 6,000 کرێکاری ڕەشپێست و سپیپێست کە ئاوێتەی یەکتری ببوون بە ناوەڕاستی پارکی نەتەوەییدا تێپەڕین و
بەم چەشنە و بە ئەنقاست قەدەغەبوونی هاتنی کەسانی غەیرەسپی پێستیان بۆ پارکەکە تێکشکاند. لا شیکاگۆ کە قەڵای شۆڕش بوو لانی کەم 30,000 کەس ڕژانە سەر شەقامەکان. سەرجەمی شەمەندەفەڕەکان لە گڕکەوت بوون و بەندەرەکانیش داخرابوون. ڕێبەرانی محافەزەکار بۆ پەراوێزی ڕووداوەکە پاڵپەیوەندرابوون. شەقامی میشاگان لە کرێکاران و بنەماڵەکانیان جمەی دەهات و لە هەر کوێیەکیش کە کرێکاران لە دەوری یەکتری کۆ ببووانەتەوە پۆلیس پەلاماری دەدان. بروسکەی ئەوەڵی مانگی مەی لە کارگەی مەکگورمیک لێدرا. ئێرە لە ناوەڕاستی زستانەوە کرێکارەکان مانیان گرت بوو. بەڵام مانگرتن شکێنەکان بەڕێبەری پۆلیس هەروە لە کارخانەدا بوون. لە ڕۆژی دووەمی مانگی مەی سپایس ڕێبەری کرێکاران بڕیاری دابوو دیسانەوە قسە و باسییان بۆ بکات. لە کاتێکدا کە 6,000 کرێکار گوێیان لە وتاربێژیەکەی ئەو ڕادەگرت، چەند سەد کەس بۆ لای ئەو مانگرتن شکێنانەوە چوون کە تازە خەریک بوو لەسەر کار دەگەڕانەوە بۆ ئەوەی کەف و کۆڵی دڵی خۆیانیان پێبڕێژن. ڕۆژنامەی کرێکار لە ڕێکەوتی 4 مانگی مەی نووسی لە ناکاو دەنگی تەقە لە نزیک کارخانە بەرزبەوە. نزیکەی 75 مرۆڤ کوژی 4 شانە کە لەلایەن فەرماندەیەکی قەڵەوی پۆلیسەوە ڕێبەری دەکران بەرەو لای ڕووداوەکە چوون. 3 ئۆتۆمۆبیلی پڕ لە کەسانی خوێن مژی پشتیوانی یاسا و ڕێساش هاوڕێتیان دەکردن. لە تێکەڵچوونی نێوان کرێکارانی بەرد بەدەست لەگەڵ پۆلیسی تیار بە چەکی گەرم لە ناکاو ڕیزی کرێکاران تێکچوو. بۆمبێک لە پشت سەری کرێکاران تەقیەوە. لانی کەم 2 کرێکار کوژران و زۆر کەسیش لەوانە چەند منداڵ بریندار بوون. چەند سەعات دوای ئەوە ڕاگەاندنێک پڕ لە ڕق و بێزاری کە لەلایەن سپایزیشەوە ئیمزا کرابوو لە گەڕەکە هەژارنشینە کرێکاریەکاندا دەستا و دەستی پێدەکرا. کرێکاران چەکدار بن. خاوەنکاران هێزی خوێن مژی خۆیان ینی پۆلیسیان لە دژی ئێمە ڕاپەڕاندووە. دوانیوەڕۆی ئەمڕۆ 6 کەس لە دۆستانی ئێمە لە کارگەی مەکگورمیک کوژراون. ئەوان ئەو هەژارە بەستە زمانانیان کوشتن تەنیا لەبەر ئەوەی کە ورەی ئەویان و بەرخۆ نابوو کە بڕیاری بەرپرسان ژێر پێ بنێن. هەروەکو قارەمانێکی ئەفسانەی ڕاپەڕن و ئەو دێوەزمە نەهێنیەی کە دەوێت نابوو تام بکات لە نێوی برن. ئێمە داواتان لێ دەکەین کە چەکدار بن، چەکدار. ڕۆژی دواتر ینی سێهەمی مانگی مەی پەرەسەندنی مانگرتنەکە زۆر پڕمانە بوو. لەسەر ئاستی وڵات نزیکەی 340,000 کرێکار بە بزوتنەوەکە پەیوەست بوون و 190,000 کەسیشیان لە حاڵی مانگرتندا بوون. لە شیکاگۆ 80,000 کرێکار ڕژانە سەر شەقامەکان. کاتێک کە چەند سەد ژنی درومانکەر هاتنە سەر شەقامەکان بۆ ئەوەی خۆپیشاندانەکەوە پەیوەست بن، ڕۆژنامەی دواکەوتووی شیکاگۆ تریبون لە دژی ئەوان دەنگی هەڵێناو ئەوانی وەکو ژنانی دڕەندە ناوزەت کرد. ئەم جاریان بانگەوازی ڕۆژنامەی کرێکار بانگەوازێکی بەپەلە و بزوێنەر بوو. سەرنج بدەن. خوێنی کرێکاران ڕژاوە و گاردی دەوڵەتی لەو کارەدا بەشدار بووە. خاوەندارێتی تاکە کەسی بە خوێن پاراو دەکرێت و ئەوە ڕاستیەکی مێژوویە. شەڕی چینایەتی دەستی پێکردووە. لا گەڕەکە هەژارنشینەکاندا ژنان و منداڵان بۆ هاوسەر و باوکەکانیان خەریکی شینگێڕانن. بەڵام لە کۆشکەکاندا سەرمایەداران بەخۆشی کردەوەی دار و دەستە خوێنمژەکانی یاسا و ڕێساکانیان پەیکە مەشروبی گرانبایی لێک دەدەن. ئەی چارە ڕەشانی بەشخوراو، فرمێسکەکانتان بسڕنەوە. کۆیلەکان ڕاپەڕن و دەسەڵاتی تاڵان کرد تێکەوە پێچن. سەر لە بەیانی ڕۆژی 4 مانگی مەی پۆلیس هێرشی کردە سەر حەشیمەتێکی 3,000 کەسی لە کرێکاران. کۆڕ و کۆبوونەوەکان لە تەواوی شاردا وەڕێخرابوون. هێشتا هەر پێشنیوەڕۆ بوو کە گۆڕەپانی هیمارک 3,000 کرێکاری لێکۆببەوە. لەو کاتەدا 180 پۆلیسی چەکدار سەر و کەلایان پەیدا بوو. ئەفسەرێکی پۆلیس بە کرێکارانی ڕاگەیاند کە بڵاوە بە کۆبوونەوەکەیان بکەن، بەڵام لە وڵامدا کرێکاران پێیان وت کە کۆبوونەوەکەی ئەوان کۆبوونەوەیەکی یاسایی و ئاشتی خوازانەیە. لەو کاتەدا بۆمبێک لە نێو ڕیزی پۆلیسەکاندا تەقیەوە و ئەوانی شوێنەکەیان ئاگرباران کرد. لە ئاکامدا چەندین کەس کوژران و بە سەدان کەس بریندار بوون. لەو ڕووداوەدا 7 پۆلیسیش کوژران. چینی دەسەڵاتدار ئەو ڕووداوەی وەکو بیانوویەک قۆستەوە بۆ هێرشێک کە لە پێشدا بەرنامەڕێژی بۆ کرابوو.
لە میلواکی گاردی دەوڵەتی بە کوشت و کوشتارێکی خوێناوی وەڵامی خۆپیشاندانی ڕۆژی 5 مانگی مەیدایەوە. 5 کرێکاری لەهستانی و کرێکارێکی ئاڵمانی بەهۆی پێشێلکاری ئەو حاڵەتە نایاساییەی کە حکوومەت ڕایگەیاند بوو خەڵتانی خوێن بوون. لە شیکاگۆ زیندانەکان پڕبوون لە هەزاران کەسی خەباتکار و ئەو کەسانەی کە مانیان گرت و زۆربیان لە کاتی لێپێچینەوەدا کەوتنە بەر ئازار و ئەزیەت. بە پێیلیستی ئەندامانی ڕێکخراوەکە پۆلیس هێرشیان دەکردە سەر ماڵەکانیان. چاپخانەی کرێکاران کەوتووە بەرهێرش. سەرجەم ئەندامانی چاپخانەی ڕۆژنامەی کرێکار دەستگیر کران. پۆلیس هەرچی بەدەستیەوە بوو هەر لە تەقەمەنی و چەک و چۆڵەوە بگرە هەتا شمشێر و گۆپاڵ و دینامیت و بۆمب و بڵاوکراوەکان و ئاڵای سوور هەر هەمویانی وەکو بەڵگەنامە خستەڕوو. ڕێبەرایەتی خەباتکارانی کرێکاران لە چنگ بورژوازیدا یەخسیر بوو. چینی دەسەڵاتدار لە هەمان مانگی مەی ساڵی 1886دا دادگاییەکانی دەستی پێکرد. تاوان، کوشتنی پۆلیس، تاوانباران، ئەندامانی ڕێبەرایەتی ڕێکخراوی ئەنتەرناسیۆناڵی کرێکاران بە ناوەکانی ئوت، سپایس، مایکل شوئاب، ساموئێل فیلدن، ئالبێرت پارسۆن، ئادۆلف فیشێر، جۆرج ئانجێل، لوئی کینگ و ئسکارنیب. هەرچەندە تاوانبارەکان لە گروپی جۆراوجۆردا بوون، بەڵام هەر هەمویان پێکەوە دادگایی کران. بە درێژایی دادگاییکردنەکە هیچ کەسێک نەیتوانی تەنانەت هۆکارێکیش ببینێتەوە کە ناوبراوان لە تەقاندنەوەی بۆمبەکەدا دەستیان هەبوو بێت. دادوەر تەواوی دادگاییەکەی لە چەند دێڕدا کورت کردەوە. یاسا سەروەری دادگاییەکانە. ئانارشیزم خەریکە دادگایی دەکرێت، بۆیە ئەو کەسانە هەڵبژێردراون و هێناویانەتە ئێرە چونکە ئەوانە ڕێبەرەکانیانن. ئەوانە وەکو ئەو بە هەزاران کەسەی کە وەشۆنیان کەوتبوون تاوانبارن. ئاغایانی دادوەر ئەو کەسانە تاوانبار بکەن. نمونەیەک لە تاوانەکەیان هەڵگرن و ئەوان لە سێدارە بدەن و دامەزراوەکانمان و کۆڕ و کۆبوونەوەکانمان دەرباس بکەن. بە درێژایی دادگاکە دادوەرەکان لە هەوڵی ئەوەدا بوون کە دادگاییەکە وەکو دادگاییەکی تاوان هەژمار بکەن. سپایس لە داکۆکیەکاندا بەرگری لە بیر و بۆچوونی شۆڕشگێڕانەی خۆی کرد و لە دوایش داوتی ئەوانە بیر و باوەڕی منە. ئەگەر ئێوە پێتان وایە کە دەتوانن ئەم بیر و باوەڕە کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ڕەگ و ڕیشەدا دەکوتێت تێک بشکێنن، ئەگەر پێتان وایە کە بە زیندانیکردنی ئێمە دەتوانن زەبرێک لە بیر و باوەڕەکانمان بدەن، ئەگەر پێتان وایە کە پاداشتی وتنی ڕاستیەکان مەرگە، کەواتە من بە سەربەرزیەوە نرخەکەی دەدەم. بانگی جەلادەکانتان بکەن بابێت. لینکی 21 ساڵ تەمەن بەو چەشنەی باسی ناڕەزایەتیەکەی خۆی دەکات. من دووپاتی دەکەمەوە کە دژمنی ئەم سیستمەم کە ئێستا لە سەرکارە و دووپاتیشی دەکەمەوە کە بە تەواوی هێز و توانامەوە هەتا کاتێک کە زیندوم لە دژی ئەم سیستمە خەبات بکەم. من لە ئێوە بێزارم، لە سیستمەکەتان بێزارم، ڕقم لە یاساکانتان و لە سەروەریەکانتانە. هەل لەبەر ئەو هۆیە لە سێدارەمدن. دادگا حکمی لە سێدارەدانی بۆ 7 کەس دەرکرد، بەڵام بزوتنەوەیەکی گەورە بۆ داکۆکی لە مافەڕەوەکانی ئەوان وەڕێکەوت. کۆڕ و کۆبوونەوەی جۆراوجۆر لەسەر تاسەری جیهان بۆ بەرگری لەوان بەڕێوەچوو. لە فەڕەنسا، هۆلەند، رووسیا، ئیتالیا و ئیسپانیا و لە تەواوی ویلایەتە یەکگرتووەکان و سەرجەم شوێنەکانی تری جیهان ئەو کۆبوونەوانە وەڕێخران. هەتا ئێستا زیاتر لە 100 ساڵ بەسەر ئەو ڕۆژانەدا تێپەڕ دەبێت. چالاکان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و کرێکاران و زەحمەتکێشان هەموو ساڵێک لە سەرجەم شوێنەکانی جیهان با بەڕێوەبردنی مەڕاستن و جێژنەکانی تایبەت بەو ڕۆژە ڕێزی لێدەگرن و ڕێزگرتن لە یەکی مەی بۆتە فەرهەنگێک لە نێو کرێکاران و زۆر لێکراوان و زەحمەتکێشاندا. لە وڵاتی ئێرانیش هەموو ساڵێک لە ناوخۆی وڵاتدا جەژنی گەورە بەو بۆنەیەوە وەڕێدەخرێن کە بەرهەمی هەوڵ و خەباتی بێوچان و شێلگیری کرێکاران لە دژی سیستمی سەرمایەداری بووە کە لە ماوەی سەدان ساڵدا بۆ وەدی هێنانی ماف و داخوازیە کرێکارەکانیان هەوڵیان بۆ داوە. لە کوردستانیش هەموو ساڵێک بەو بۆنەوە مەراسمی تایبەت دەگیرێت کە دەتوانرێت ئاماژە بە مەراسمەکانی ئەوەڵی مانگی مەی لە شارەکانی سنە و سەقز و بۆکان و مەهاباد بکرێت کە زۆر جاران لەلایەن دەوڵەتەوە هێرشیان کراوەتە سەر بەدەیان کەس لە چالاکان و کەسایەتیە ناسراوەکانی بزوتنەوەی کرێکاریان ڕەوانەی زیندانەکان کردووە و بەهۆی داکۆکی لە ماف و ویست و داخوازیەکانیان و بە تاوانی بەڕێوەبردنی مەراسمی ئەوەڵی مانگی مەی
لە دادگاکاندا لێپێچینەوەیاندا لەگەڵ کردوون. لە ئەوەڵی مانگی مەیدا یاد و بیرەوەری کرێکاران و سەرجەم ئەو کەسانەی کە بۆ ڕزگاری مرۆڤایەتی لە چنگ کۆت و بەندی کۆیلەتی و لە ڕێگەی بنیاتنانی کۆمەڵگایەکی بەدوور لە چەوسانەوە و هەڵاواردن و کۆمەڵگایەکی شیاوی مرۆڤایەتیدا خەباتیان کردووە و گیانی پاکیان فدای ئارمانە بەرابەری خوازەکانیان کردووە و یان بە خەباتی بێوچانی خۆیان لە شوێنە کرێکاریەکان و لە زیندانەکاندا بە خوێنی خۆیان ئاڵای سووری ئەنتەرناسیۆنالیزمی کرێکاریان شەکاوە ڕاگرتووە، بەرز ڕادەگرین و پەیمانیان لەگەڵ نوێ دەکەینەوە کە تا گەیشتن بە جیهانێکی ئازاد و بەرابەر و کۆمەڵگایەکی بەدوور لە هەژاری و برسێتی و بێعەداڵەتی و تێکەوە پێچانی دەسەڵاتدارێتی سیستمی سەرمایەداری درێژەدەری ڕێگەی تەواوی هاوخەباتەکانمان بین. بژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار، بژی هاوپشتی جیهانی چینی کرێکار.